من شێرزاد هەینیم لە ساڵی 1955 لە گوندێک بە ناوی گەڕەسۆر لە چاردەورەی هەولێر دەڤەری هەولێر لەدایک بووم. ئێستا ئەو گوندە لە ناو سنووری شارەوانی هەولێرە. لە دایک و باوکوکی نەخوێندەوار باوکم پیاوەکی تێک و شەری ڕەنج و ئارەقەی ماندی بوون، نەک ڕووی سیاسی ئەوانە. پیاوەک بوو ڕەنجی دەدا، بەیانیان بە پێ هاتوتە هەولێر و کاسبی کردە و کرێکاری کردە و ئێواران بە پێگەڕاوەتەوە گوندەکەی و عاشقی وی بە لە هەولێر بی. بۆیش هەر 2-3 ساڵ پاش لەدایک بوونی من بڕیار دەدا و بزنەوە و کەرستە و شتە و کاریتەوە ئەوەی هەیتی سافی دەکا و ماڵی ئەو کاتی دێ لە هەولێر لە گەڕەشی سەیداوە پارچە ئەرزێک دەکڕی و لە گەڕەشی سەیداوە تازە ئەو گەڕەکە خانی تێدا دروست دەکرا، بەڵام بە ئاشنایەتی خزمەکانی دایکم تا ئەو کاتی ئەمە دەبینە 6 ساڵ و 7 ساڵ شانسمان وا بووە لەو گەڕەکە زۆر ملیە، هەژارە، داماوە، قوڕە، کەساسە. قوتابخانەیەکی نزیک ئێمە ناوی ئەربیلولا بوو، یەک لە مەکتەبە نایەبەکان بوو. لەو مەکتەبانە بوو ئێوارانش دەوامی هەبوو، لەو مەکتەبانە بوو لە پۆلیسی سەرەتاییش ئینگلیزی تێدا دەخوێندرا، لەو مەکتەبانە بوو کە منداڵە دەوڵەمەندەکان و هەولێریەکان و منداڵە دزەیەکان لەوێ بوون. ئەمە کەوتینە ئەو مەکتەبە. ڕەوتی ژیان و گۆڕانی ئەو سەردەما وەرچەرخانە سیاسیەکان وا دەکا. باوکم یەکەم پۆلیسی هەولێری بووە، قۆڵبەست دەکرێ و بە پۆلیسی نەقلی باشووری عێراق دەکرێ. دەڕوا و پاش 13 مانگ پیا دەبتەوە لێمان دێتەوە و ئێمە بووینە پۆلیسی سەرەتایی و دووسێ بخچە و بارگە و شتمان لێ دەپێچی و برایەک و خوشکەکەم و لەگەڵ دایکم دەباتە ناحیەکی قەزای سەماوە. بەهەرحاڵ ئەمە 3 ساڵ لەوێ دەبین و دەکەوینە سەر زمانی عەرەبی و خوێندنی عەرەبی و کەلتوری عەرەبی و جژداشە لەبەر دەکەین و وەک شیعەکان یادی عاشوور دەکەین و بەڵام لەگەڵ وەرچەرخانە سیاسیەکان گۆڕانەکان دیارە لە 69 دۆخی سیاسی دەگۆڕێ، کوردستان دەبوژێتەوە و دۆخێکی سیاسی وا پەیادەوی پێش 11,000 مەبەستم 69. دوایە بەیانی ئەمە 11,000 دێ ئەمە دێنەوە هەولێر و دەست بە خوێندنی کوردی و دێن و ناو کۆمەڵگای کوردی و جلی کوردی لەبەردەکەینەوە و هەموو زارێم دەپرسن دەرێن تۆ کەی عاشقی خوێندنی کوردی بوو یان نووسینەوەی کوردی بوو یان حەزت کرد کتێبی کوردی لە ئامێز بگری؟ دەڵێم لەو کاتانە بوو کە زمانی کوردیم نەزانیە، یان لەو کاتانە بوو کە حەسوودیم بە برادەرەکانی خۆم دەبرد بە کوردی شتیان دەخیند و من نەمدەزانی. ڕۆژنامەی هاوکاری و گۆڤاری برایەتی بە دەگمەن و دەستمان دەکەوت و دەمان بینی دەم خوێندەوە، لەوانەوە خۆم فێرە خوێندنەوە و نووسین و عاشقی کتاب و حرفی کوردی بووم. 2 ساڵ لە بەغدا دەبووم خوێندن، دەسمە بەشی ڕووپێوی لە ڕاقیترین مەحەدی بەغدا. من لەوێ ئەو بەشەم تەواو کرد و دیسان لەبەرەوەی لە دەفتەر خزمەکەم نووسراوە عائیدون، یعنی ئەو کەسانە کە لە شۆڕشی ئەیلول تەسلیم بوونەتەوە و ئێمە عەفومان کردن بە کەلک عەسکەری نایەن لەبەر ئەو نووسینە و لەبەر ئەو تەسریح بوونە. پاش تەواوکردنی خوێندنم یەکسەر بەبێ واستە، بەبێ تەلەفۆن، بەبێ پسوولەی حزبی لە 2-3 دائیرەی سەرەزارەشی تەعینم دەکەن لە ناو شاری هەولێر. من وەک ڕووپێ و بە پلەی دبلۆم یان بڕوانامەی دبلۆم ئەو کاتی زۆر نادر بوو،
نەک نادر بوو تاکە کەس بوو من دبلۆمی مەساحەم هەبوو لە هەولێر لەوێ دامەزرام و کەوتمە ناو کەشیشکردن و شارەوانی و خەڵک و ئیتر کەوتمە ناو جیهانێکی فراوان بەلەدیە بۆ من بەحرێک بوو بەلەدیە شارەوانی بۆ من ئیشکردن و پارە و خۆناسین و خەڵکناسین و ژنهینان و ماڵ دروستکردن و هەموو سەرچاوەکەی دەگەڕێتەوە ئەو شوێنەی کە ئیشم تێدا کردیە و پیشەیی کە هەم بووە ئەگەر چی پیشەکەم کە مەساحی بوو لە شارەوانی زۆر شانازی بۆ پیشی خۆم دەکەم و زۆریشم خۆشویستی و خەڵکیش منی خۆش دەویست لەبەر گفتوگۆم یان لەبەر پۆست و ئیشەکەشم بەڵام لەو کەشەش حەزم لە کتاب و خوێندنەوە و هەموو شوێن نووسەران و ژوورەکەم بەردەوام ڕۆژانەیەک لە نووسەرەکانی هەولێر یەک لە سیاسەکانی هەولێر دوور و نزیک بمناسیبانیان نەمناسیبان زارۆ بووە لەناو پایەکانی شارەوانی یەکم لەوانە بینیوە دەستم نیشانی داوە تۆ فلانی بەڵێ من فلانم وەرە فەرمووچن چاوی خۆ لە ژووری من ئیشت چییە فایلەکەم لێ وەرگرتێ لەگەڵ خۆم زۆران خەڵک لەوانی ڕۆشنبیران و کەسایەتە ناودارەکانی هەولێر لە ژووری من چایان خواردتەوە و هەموو شۆی یان هاوکاری ئیشەکانیم کردی بۆی ئیشەکانیان تەواو بکەم و دوایش ئەو پەیوەندیە بوویتە هەموو شوێکی بەردەوام و کەوتوتە ناو کتاب و نووسین و لە کۆڕادەبیەکان دیسان یەکترمان لە کۆڕەکانی تر یەکترمان دۆزیوەتەوە. دەگەڕێمەوە دیسان لۆ باشووری عێراق تاکە خوێندەواری کوردیزان لەو قەزایەی ئەمە لێبووین بڵێن 20 پۆلیسی کوردی لێبوو هەورامی و سلێمانی و گەرمیانی و هەولێری و خۆشنا و نامەیان بۆ داهات کەس نەبوویان بخینتەوە باوکم زۆر کەیفی بە من داهات کوردەکەم باش بوویانە پۆلیساری سەرەتایی دەمتانیشت بخینمەوە نامەکەم بۆ دەخینەوە و ڕاز و سەڵاو و تەرتیباتی وان دوایە بابم بە کەیف خۆشیەوە دێ و کوڕەمەزە زوابیشان لۆ بنووسەوە ڕەنگە هەستی نووسین و شانازیکردنم بە قەڵەم و خەتەکی خۆم بگەڕێتەوە بۆ ئەو دەمانەی کە 4 و 5 سەرەتایی بە تایبەتی 4 لەبەرەوەی 5 کوردیم لەبیر چووبەوە بەڵام لە 4 سەرەتایی نامەم لە هەموو پۆلیسەکان دەستخەتی من گەیشتە خۆشناوەتی و گەیشتە هەورەمان و گەیشتە گەرمیان و هاتیتە ناو هەولێر و ڕەنگە ئەوە سۆزێک ببی کاردانەوەی هەرمابی لەکنە من دیوانی پیرەمێرد یەکەم کتاب بووە زۆر لەلام ماوەتەوە و خوێندیمەتەوە بووە حەسوودیم بۆی بۆ ئەو ئینسانە و ئەو پیاوە چۆن واژیاوە و چۆن لە ئەستەمبۆل بوو چۆن ڕۆژنامە و چۆن ئەو شعرانەی نووسیوە سۆزی ئەو کتابە و بیرەوەری ئەو کتابە بچینە یەکەم شت بۆ لە مێشکی من فێری کردم کتێبم خۆش بێ و پەرۆشیەوە من ڕۆژێک منش شتێکم هەبی. یەکەم نووسینی بڵاوکراوەی من بە ناوی خۆم و چاپکراو دەگەڕێتەوە بۆ گۆڤارێکە بوو لە هەولێر بە ناوی خەرمانی وشە لە ساڵی 1970 زۆر گەورەمە لە ساڵی 1970 کۆمەڵێک ڕۆشنبیر و کەسایەتەکانی ڕۆشنبیری ناو هەولێر ناوەکان زۆرم بە گرنگ ئەوان دەریان کرد لەوێ ئەو گونجانێک ئەو پیاوانێک کە ئێستا ڕۆشنبیر و نووسەرانە ناوانە داوایان لە هەمیان کرد گوتیانەوە بۆ هەولێرە و شتێک بنووسن و هەموو شعریان نووسی ئەمن پەخشانێکم نووسی و وڵا پاش پێ 6 مانجی گۆڤارەکە دەرچوو بەس بابەتەکەی منی تێدا بوو لەبەرەوەی بەخۆیان شاعیر بوون تا شعری خۆیان نەبە شعری و گەنجانەیان دانەدەنا پەخشانەکەی منی تێدا بوو یەکەم پەخشانی بڵاوکراوەی من یان هاندانم بۆ سنووسینی پەخشان لە نووسینی شعر دەگەڕێتەوە سەر بڵاوبوونەوەی ئەو پەخشانە کورتە دوولاپەڕیەی لە گۆڤاری خەرمانی وشە ژمارەیەک لە ساڵی ئەگەر هەڵە نەبوو 73 بوو. پاشەوەی دامەزرام و بوومە خاوەن موچی خۆم و هەستم کردە من دەبی ژیانی هاوسەری پێک بینم دیارە لەو
لەو کەشە جوانە و چاوەڕوانیان دەگەمە ئەو ژنەی کە ئەو کچەی کە لەناو چارچووەکانی خەونی من جێی دەبتەوە ئەو هاوسەری ئێستام سروەخان بێکەوە هاوسەرگیری دەکەین و ژیانێکی ئارام و جوان و تێگەیشتێکی جوان و بە بەرنمەیەکی ڕێک و پێک و تێگەیشتن لە یەک شتەکان بە جوانی بۆ خۆیان بەڕێ دەکەین و ماڵێکی جوانی سادەدا دەنێن و دوای هەنگاو بە هەنگاو من ئیش دەکەم ئەویش مامۆستا و بەیەکەوە قۆناغەکانی ماڵدا مەزراندن و منداڵ دروستکردن و منداڵ پەروەردەکردن جوانی بەڕێ دەکەین و ئێستا من چار کچی جوانم هەیە هەر چاریان لە ستۆکۆڵم لە سوید دەژین و هەر چاریان ماڵم نەوەی جوانیان بۆ من بەزێشتی و ناوی جوانم بۆیان داناوە و دوو کوڕیشم هەیە کاژبان و شاربان ئەوانیشە لەوێ لە سوید دەژین. دوای زیاتر ئاشنای ئەوە بم حەزم لێ بوو لە ڕۆژنامەکان ناوم هەبی یان دەنگەکەم هەبی هەستم کرد بە بڵاوکردن بە وەرژێڕان دەتوانم بەڕاستیانێت و نووسین لەگە ئەو کاتی بابەتی وەرژێڕان لە ڕۆژنامەکان و گۆڤارەکان کەم بوو کۆمەڵک شتم وەردەژێڕا و دەمنارد و بڵاو دەبەوە تا گەیشت ئەوەی زنجیرەیەک وتاری وەرژێڕانم لەسەر شوێنەوارە ئەسەریەکانی کریستیان لە مێزۆپۆتامیا بە عەرەبی بوو کتابەکە بە حەلەقات بە تەرجمەم دەکرد و دەمنار لە هاوکاری بڵاو دەبەوە ئەوانە سەرەتا بوون بۆی هان بدرێم و سۆزم کەوتە سەر نووسین و کەیفم بەناوی خۆم بێ لە ڕۆژنامەکان بڵاو بیتەوە تا ئەو کاتەی بیرۆکەی دەرکردنی کتابی هەولێر لە ساڵی 1984 هاتە خەیاڵم لەگە سەرۆکایەتی شارەوانی ڕێککەوتم کە یادی شارەوانی بکەین یادی 100 ساڵی دامەزراندنی ئەگەر چی نووسین و تایپ و کۆکردنەوە و پارەکە و چاپکردن و هینان و فرۆشتنی کتابەکە هەمووی هەرخۆم بوو بەڵام بۆ ڕێز و حرمەتی یادی 100 ساڵی شارەوانی ئەو ناوەم لێنا کتێبێکی 360 لاپەڕەییم ئامادە کرد ئەرکەی زۆرم پێوە چێشا و ماوەش زۆرش پێوە ماندی بووم و سەردانی زۆری بەغدام کرد و ئێستاش دەتانم حەقایەتی ژێڕانەوەی کتابی کوردی لەسەر دەستی تایبنووسی عەرەب بجێڕمەوە بەوەی کە زۆر کاتێکی زۆر لەگەڵ و کتابە مامەوە وەک نووسەرەکانی تر نەبوو بە جیبێلمە بڕۆم لەبەرەوەی کتابەکەم ڕسمی تێدا بوو تاری زۆر بوو خەریتەی تێدا بوو بەبێ ئەوەی من ئەزمونم لەسەر چاپ و دیزاین و شتواوی بەڵام هەست درکم بەوەی دەکرد دەبی چۆن بی وتارەکان نەخشەکان لە شێدا بندرێ و ڕسمەکە لە چێبی و وتارەکان پاش و پێشتی هامی چکار بەخۆم بووم هەر بەخۆم نووسەر و تایپ و سەر نووسەر و هەموو شتەکان بەخۆم کردومە 5,000 دانم لێ چاپ کرد کتابێک بوو هەتا ڕاپەڕینیش تاکە سەرچاوەی مێژوویی و شارستانی و کەلتوری کوردی عەرەبی نەچکۆ بە عەرەبی زۆر بوو لەسەر ئەولێر تاکە کتاب بوو توێژەران و نووسەران و قوتابیانی زانکۆکان بەردەوام داوایان دەکرد و منش بەردەوام ئامادەیم بۆیان هەبوو و ئێستاش دەبینم ئەگەرچی سەدان کتاب پاشم ئەو کتابی من دەرچوو زۆرش پڕ زانیاری تر و زۆرتر باسی هەولێریشی تدایە بەڵام هەر لەبەروی کۆنا دیارە توێژەران لە دوو سەرچاوە کۆنەکان دەگەڕێن هەر دەگەڕێنەوە سەر ئەو کتابەی من. أمن أماني بويش بوها درون برغما ئیتر ڕاپەڕین دێ و پاش ڕاپەڕین کەشەکان زۆر دەبی و
پیشەی مەساحیم لەبیر دەچی دەکەومە دواری کتاب و نووسین و ڕۆژنامە و هەوڵ دەدەم لە ڕۆژنامەکان گۆشەم دەبی تا خەون و بیرۆکەی چوونە دەرەوەم دەکەوتە مێشک و وەک خەڵکی تر ڕوو لە ئیجە دەکەین و دەڕەوین دەگەینە ئەوروپای. لە هەموو گۆڤار ڕۆژنامەکانی کە لە ئەوروپا سەرات سەری ئەوروپا دەردەچوو ئەدرێسی هەمویانم دەزانی بە نامە نووسین بەشداری هەمووانم دەکرد. بۆ نمونە پەیام ڕۆژنامەیەک بوو بە دوو لاپەڕەی دوو عەدەد بەشداری نووسینی درێژم لەگەریە کردیە. ڕۆژنامەیەک دەردەچوو ملحەقی کوردستانی لە لەندەن دەردەچوو بە دووسێ وتار بەشداریم کردیە. ڕۆژنامەیەک هەبوو بە ناوی بێوار لە هۆڵندی دەردەچوو هاوڕێم هیوا سەرنگ دەری دەکرد هەفتانە هەم بوو گۆشە. لە ڕۆژنامەیەک هەبوو هاوڕێم پێشڕەو سەید براهیم لە بەرلین دەری دەکرد ماوەی 3 ساڵ زیاتریش مانگانە گۆشەیەکەم هەبوو. زۆر شوێنی تریش وە یەکەم نامیلکەی چاپکراویش پاش هەولێرەکە کتێبێکم بە ناوی هەولێر تا دەبلن ڕۆژانی شەڕی ناوخۆ و مەعاناتی هەولێر و ئاژاوەکان و ئەوانم کردووە نامیلکەیەک زانکۆی بەرلین بۆیان چاپ کردم 56 دانەشیان بۆ ناردم لەو کتابەی نامیلکەیەکی جوان لەسەری سوریا بڵاو کراوەی زانکۆی بەرلین. بۆ گەنجینەی کتابەکانمان ژووری کتابەکانم بە ئەو گلۆپەش پێکەین تۆزێک ڕۆناگبی ڕۆناچی ئەوە ئەو ژوورەکەم کەس دەبینی بە خۆم هەمووزارە بە کشمات دێم شتێکم بم کەم کەس هەیە ژوورەکەی ئەو ژووری بینیبی. هەموو کتابەکانم ئەوانی چاپ کراون کەم و زۆر لێرە هەڵگیراون لۆ کاری تایبەتی و لۆ دیاری تایبەتی ئەوانە جار جار دەیکەمەوە. سەد کتابی چاپکراوم هەیە وەرجێڕان و نووسین دەکتانم بیکەمە 3 بەش ئەوانی ئەو 100 کتابە زۆرن دەبی لەقیان زۆربی. من بیرۆکەیەکم لە هاتمێژوی هەولێر بە ڕۆمان بنووسمەوە 6 ساڵی تەمەنی خۆم تێدا سەرف کرد 12 تا ئێستا 12 بەرگم چاپ کردووە هەر بەرجیان 50,000 وشەیە هەریەکیان 242 لاپەڕە. دیداری خەڵکم کردی و کۆبنەوەم کردی و پاگنووسم کردی و قسەم لە خەڵک وەرگرتیە و کۆڕ و کۆبنەوەم بۆ کردیە بەشێکی ژیانمی تەرخان بۆ تەرخان کردی و شانازش پێوە دەکەم ئەوە بەشێکی کتێبەکانە و هیوادارم بەردەوام بی یعنی 13 تێپەڕێن 12 چاپ کردیە ژمارە 13 ئەگەر ئەوەش بی بەڵام هیوادارم 13 و دوایە لە دویش ئەگەر تەمەن بوار بدە. ئەوانی تر کۆمەڵێک شتم چاپ کردیە نیمچە بیرەوەری و ڕۆژانە و دیکومنت توشتی وایە بۆ نمونە هەولێر تا دەبلێن بەغدا بۆ هەولێر مەجبور شتێکم نووسیوە لە سەرخۆم و شارەوانی چاپم کردووە. دوای پیاوەکی نووسەرێکی عێراقیە بە ناوی عەلی بەدر هاوڕێمەوە خۆشم دەوێت دە ڕۆمانی ئەوم لە عەرەبی کردە کوردی هەر دە ڕۆمانی چاپ بووە و ئەو کتابانەی کە من تەرجمەی کوردیم کردوون و بڵاو بوونەوە دەنگ و سەدایەکی باشی هەبوو لەوانە کتێبە بەناوبانگەکەی نێلسۆن ماندێلا کتێبە بەناوبانگەکەی غاندی کتێبەکەم بە ناوی مۆساد تەرجمە کرد ئەوانەی کە پێشەرجار لەسەر یەک چاپ کراونەتەوە و هەز دەکەم لە هەم کتێبخانە بڵێنە ماڵی زۆر خەڵکی کوردەواری هەیە. من کە دەقێک وەردەجێڕم وا دەزانم بە خۆم نووسیمە ئەوەندە خۆشم دەوێت ئەوەندە ئاشنای دەبم تێکەڵ دەبم و هەندە جاریش خۆم لەبیر دەچی وا دەزانم دەگەمە حالەتی وە زۆر برین حەسوودی بۆ نووسەرش دەبم دەرم چۆن بیری کردەوە بنووسی بڵێ نەڵێ منی شەر خۆم لە ناو چارچێوەی نووسەرێک دەبینمەوە بەڵام کەن دەقی نووسینیوی دەبینم و من ئیشی ناو دەکەم ئەوەندە خۆشم دەوێت ڕەنگە بگاتە ڕادێ حەسوودیش و زۆربەی دەقەکان بۆیە من زۆر ئاشنایەتی دەبم و
و لە وەرجێڕانەکانی بە سۆز و زوو دەمەوێت تەواوی کەم و تەواوم کردین و هەمووشم چاپ کردیە لەبەرەوەی وا دەزانم خۆم نووسی و من ئەوەندە عاشقی تەقەکان دەبم. سەبارەت بە من گەشت ڕەنگە بۆی بگەڕێتەوە کە من پۆلیسەی سەرەتایی بوومە کە ماڵمان برتە برێن باشووری عێراق چوویمە بەغدایە بابمەوەی بردی و چوینە مچینە لەو لە کۆنەوە بیرۆکەی گەشت و هەستکردم بە گەشت لە کنەمە پیا بووە یان ئێستاش لە بیرم ناچی یەکەم جار چوون شەقڵاوەم دیت یان ئەوەشم لە بیرە و خەمیش بوو لە کنم کۆیم نەدیت بوو ناوی کۆیم بیست بوو شوێنی شاعیران و شوێنی کوردایەتی خزمەکمان لەوێ نەبوو هەموو شوێک نەبوو زۆر پەرۆژ بووم هەتا بە وەزیفەی دووسم دیتم لە سەفەرەکانیش بێگومان قەڵەم و دەفتەر و کامیرەم پێ بووە هەوڵمدایە ئەوانەی دەیبینم ئەوانەی دەیبیستم ئەوانی خەمی لێ دەخۆم ئەوانی شادی پێ وەردەگرم ئەوانی سەرخۆشم دەکەن ئەوانی وە دەکەن خەوم لێ نەکەوی ئەوانی وە دەکەنە من سۆزی نووسینم زیاتر بێ ئەوانم هەموو نووسیوەتەوە و شێوازی نووسینی گەشتەکانم وەک خەڵکیتر نەنووسیە مێژووی تێدا نییە سەعات ئەوەندە سوار بووم و سەعات ئەوەندە هاتمە خوارێ و تێلەکەم ناوی ئەوە بۆ شتانی تێدا نییە نیمچە پەخشانە ڕازی تایبەتیە لەبیرمە لە یەک لە بەشەکان نووسیتم دار و درەختم چۆن دیتە لە وڵاتانە هەموو وڵاتێک لە هەم ڕازەکانم لە قسەکانم لە هەڵسو کەوتم لە جلو بەرگم حەز دەکەم مەسەڵەن برێ مەستا من ئەوەم لە ئەسوان کڕی لە مەسر ئەوە مانایە تەسیر لێ کردیمە کە شتێک دەنووسم مچینە تۆ نووسەرێک باسی نەورەز بکە بەنەوە عاگە من بەنەوە عاشقە باسی دەکەن بەوەی نەورەسم زۆر دیتیە یەکەشتر دەریا شەپۆلی وادەدا بن سەدان شەوانە من لە دیار شەپۆلی مەند و شەپۆلی شێت و شەپۆلی بە کەفی ئەو دەریایانە دانیشتوم خەیاڵ بووم و تەماشا و دەریایانم کردە درەنگ ڕەنگە بێگومان کاردانەوەی زۆری دەبێت لەسەر نووسین